ڕێز و سڵاو بۆیەوە بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە بە یارمەتی هاوڕێیانی هاوکار ماتوینێتەوە خزمەتان بۆ پێشکەشکردنی گەشتی هەواڵەکانی سەر لە بەیانی ئەمڕۆی پێنجشەممە. سەرەتا سەر دێڕی چەند هەواڵ. بەخشینی ڕەگەزنامەی ئیفتخاری ئیتالیا بە سێژنی مەحکوم بە ئێدام لە ئێران. کوژرانی دوو سوختبەری بەلوچ بە تەقەیەزەکانی ڕەژیم. بەردەوامی کۆبوونەوەی کادری دەرمان و بێداش لە تەورێز. بەیاننامەی ڕێکخراوی لێبوردنی نێودەوڵەتی سەبارەت بە بەرزبوونەوەی ڕێژەی لە سێدارەدانی بەندکراوان و پێدانی مڕەخەسی دەرمانی بە حسێن ڕەونەقی. بەخشینی شارۆمەندی ئیفتخاری ئیتالیا بە سێژنی مەحکوم بە ئێدام لە ئێران. ئەنجومەنی شاری جێسی لە ئیتالیا بە کۆی دەنگ شارۆمەندی ئیفتخاری بە سێژنە چالاکی مەحکوم بە سێدارە لە ئێران بەخشی. وریشە مرادی، پەخشان عەزیزی و شەریفە محەممەدی بەهۆی چالاکی ئەمرۆیەکانیان لەلایەن دەستگای قەزای ڕەژیمەوە بە تۆمەتی ناڕەوای حوکمی ئیعدام تۆمەتبارکراوە. لە هەڵمەتە نێودەوڵەتیەکان بە مەبەستی بە فەرمیناسینی چالاکیەکانی ئەو سێژنە چالاکوانە ئەنجومەنی شاری جێسی لە ئیتالیا بە کۆی دەنگی نوێنەران شارۆمەندی ئیفتخاری بە ئەو سێ بەندکراوە بەخشی بە خوازیاری هەڵوەشاندنەوەی حوکمی ئیعدامی ئەو سێ وڵاتیە و ئازادی دەستبەجێیان بوو. بانکێشتی ڕۆژنامەوانێکی خەڵکی مەهاباد ڕۆژی سێشەممە ڕێکەوتی هەشتی ڕازبەری 1404 ئێتاوی ڕۆژنامەوان و چالاکێکی خەڵکی شاری مەهاباد لەلایەن ئیدارەی دەسەڵاتی ئەو شارەوە بانکێشت و دواتر لێپرسینەوەی لێکراوە. بەپێی راپۆرتەکان ئەو هاوڵاتیە بە ناسناوی سامان غۆزاڵی پاش بانکهێشتی بۆ ئیدارەی دەسەڵات هەڕەشەی لێکراوە کە پێویستە کۆتایی بە چالاکیە سیاسی و مەدەنیەکانی بێنێت. شانی باسە ناوبرا و پێشووتر لەلایەن ناوەندە ئەمنیەکانی ڕژیمەوە بارەها بانکهێشت و لێپرسینەوەی لێکراوە. غەزاڵی مانگی خەرمانانی 1392 هەتاوی لەلایەن هێزە ئەمنیەکانی ڕژیمەوە دەست بەسەر و پاشان بە تۆمەتی تەبلیغ دژ بە ڕژیم و هەوڵدان بۆ تێکدانی ئەمنیەتی وڵات دەست بەسەر و لەلایەن دادگای ئینقلابی ڕژیمەوە حوکمی 2 ساڵ زیندانی تەعزیری بەسەردا سەپێنراوە. کوژرانی دوو سوختبەری بەلوچ بە تەقەیەزەکانی ڕەژیم. ڕۆژی سێشەممە شتی ڕەزبەر دوو سوختبەری بەلوچ بە تەقەی ڕاستەوخۆ هێزەکانی ڕەژیمی کۆماری ئیسلامی لە جادەی ئێران شار بۆ خاش گیانیان لەدەستداوە. بەپێی راپۆرتەکان ئەم دوو هاوڵاتیە بە ناوەکانی ئەکبەر شەهبەخش و ئەمانوڵڵا قەلەندەرزەهی پاش تەقەی هێزە سەربازیەکانی ڕەژیم ئۆتۆمۆبیلەکان ئاگری گرتووە و لە ناو ئاگردا سوتاون و گیانیان لەدەستداوە. شانی باسە کە بەهۆی سیاسەتەکانی ڕژیمی کۆماری ئیسلامی لە ناوچە سنووریەکان بە مەبەستی هەژارکردن و گوشار بۆ سەر هاوڵاتیان ساڵانە کۆمەڵێکی زۆر لە خەڵک بە ناچار ڕوو لە پیشە مەترسیدارەکان دەکەنەوە بۆ هۆیەوە بە سەدان کەس بە تەقەیەزەکانی ڕژیم تاقینەوەی پاشماوەکانی شەڕ و هەروەها ڕوودانی بەدەیان ڕووداوی جیاوازگیانیان لەدەستەدەن یان بریندار و کەمەندامە بن. ناڕەزایەتی کرێکارانی شرکەتی بەنافەرینانی نۆیات. ڕۆژی چوارشەممە ڕێکەوتی نوێی ڕازبەر کۆمەڵێک لە کرێکارانی شرکەتی بەنافەرینان نۆیات دژ بە پێنەدانی یەقدەسە دواخراوەکانیان ناڕەزایەتیان دەربڕی. ببورن کرێکارانی ناڕازی ئاماژەیان بەوە کردووە کە بەهۆی پێنەدانی یەقدەستەکانیان دۆخی ژیانیان لە خراپیدایە و خوازیاری بەرزکردنەوەی ئاستی یەقدەست بە پێی ڕێژەی هەڵاوسان، دابینکردنی بیمەی دەرمانی کارامە، ئەمنیەتی پیشەوی و ئیمکاناتی ڕەفاهی، پێدان و هەقدەست و مەزایە دواخراوەکانیان و گۆڕانی گرێبەست و هەروەها بایەختانی ڕژیمی کۆماری ئیسلامی بە ژیان و مەعیشەتی کرێکاران لە ئێران. بەردەوامی کۆبوونەوەی کادری دەرمان و بێداش لە تەورێز. ڕۆژی چوارشەممە کۆمەڵێک لە کادری دەرمان و بێداشتی تەورێز بۆ چەندەهەمین ڕۆژی بەردەوام دش بە بێبایەخی بەرپرسانی ڕژیم بە داخوازیەکانیان لەو شارە کۆبوونەتەوە. بەشداربوانی کۆبوونەوەکە بە وتنەوەی دروشم و هەڵکردنی پلاکارد ئاماژە بەوە دەکەن کە ئەو بەڵێنانەی لەلایەن بەرپرسانی پەیوەندیدار بە کادری دەرمان و بێداش درابوو هیچ کامەیەکیان وەدی نەهاتوون و خوازیاری پێدانی هەقدەست و مەزایە دواخراوەکانیان
وەرگرتنی هێزی کاری نوێ، پێدانی کارانەوەی ئیزافەکاری، دابینکردنی ئەمنیەتی پیشەیی، گۆڕانی گرێبەسەکانیان و هەروەها و دیاتنی بەڵێنەکانی بەرپرسان بوون. بەیاننامەی ڕێکخراوی لێبوردنی نێودەوڵەتی سەبارەت بە بەرزبوونەوەی ڕێژەی ئەعدامەکان لە ئێران. ڕۆژی ڕابردوو ڕێکخراوی لێبوردنی نێودەوڵەتی سەبارەت بە بەرزبوونەوەی گوشاری ناوەندەبنیەکان بۆ سەر هاوڵاتیان و هەروەها شەپۆلی نوێی ئەعدامی بەندکراوان هۆشداری داوە. ئەو ڕێکخراوەیە لە بەیاننامەیەکدا ئاماژە بەوە دەکات کە لە مانگی ڕابردوودا ڕژێمی کۆماری ئیسلامی بە مەبەستی بێدەنگکردنی دەنگی ناڕەزایەتی خەڵکو و هەروەها کەمکردنەوەی مەترسی دیسان دەستپێکردنەوەی ناڕەزایەتیەکان و ڕاپەڕینەوەی خەڵک دژ بە دەسەڵاتی حاکم بە شێوازێکی بەرچاو ڕێژەی ئەعدامی بەندکراوانی لە ئێران بەرز کردوێتەوە. ئەو ڕێکخراوەیە لە درێژەی بەیاننامەکەدا خوازیاری هەڵوەشاندنەوەی حکمی سێدارەی هەموو بەندکراوان و هەروەها ئازادی دەستبەجێی زیندانیانی سیاسی و عەقیدەتی بوو. و دوایین هەواڵمان سەبارەتە بە پێدانی مورەخەسی دەرمانی بە حسێن ڕەونەقی. حسێن ڕەونەقی چالاکی مەدەنی و بەندکراوی سیاسی پاش 29 ڕۆژمانگرتنی لە خواردن لەلایەن بەرپرسانی زیندانەوە مورەخەسی دەرمانی پێدراو. ناوبراو ڕێکەوتی نوێی ڕازبەر بە دانانی بارمتە بە شێوازێکی کاتی ئازاد و ڕەوانەی نەخۆشخانە کراوە. شایانی باسەکە و هاوڵاتیە 3 ڕۆژ پێش ئێستا لە بەیاننامەیەکدا ڕایگەاندبوو کە بەهۆی گوشاری ناوەندەبنیەکان و بەرپرسانی ڕژیم بۆ سەرباندکراون و هەروەها بایەخنەدانی بەرپرسانی زیندان بە دۆخی تەندروستی زیندانیان مانگرتنی خواردنی وشک دەست پێ دەکات. ئەو هاوڵاتیە پێشووتر لەلایەن پزیشکی قانونی ڕژیمەوە نامەی پێدرابوو کە پێویستە بەهۆی نەخۆشیەکانەوە ڕەوانەی زیندان نەکرێت، بەڵام دەستگای قەزای ڕژیم سەرەڕای خراپی دۆخی تەندروستی ئەو بەندکراوە حکمی زیندانەکەی بەڕێوە برد. بینەرانی خۆشەویست، گەشتی هەواڵەکانی ئەمڕۆتان پێشکەش کرا. کات و ساتێکی خۆش بۆ هەموو لایەک.